جارێکی قێنە هاتوو دەست بێت. خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان بە هیوایی سەلامەتی و تەندروستێکی باش بۆ گشت هاونیشتیمانیان بۆ هیوایی کە ڕۆژێکی پڕ تەندروستی بەڕێ بکەن بۆ هیوایی لەش ساغ و تەندروست بن هەموو لایەک بە سەلامەت خوای گەورە بەرەکەت کاتە وڵاتەکەمانەوە و گشت لایەکیش بمان پارێزێت لە ڤایرۆسی کۆڕۆنا و تەندروستێکی باشیش بۆ هەموو لایەک بۆ وانەی کە توش بوون بگەڕێنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان بۆ هیوایی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان سوود و جێگەی ڕەزامەندی گشتلایەکیش بێت. زۆر سپاس. بەناوی خوای پەروەردگار بینەرانی عەزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت بۆ هیوایی کە دوور بن لە کۆرۆنا. بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان کە بۆمان تەرخان کردوون تەوەری یەکەمیان دیارە هەمویان پەیوەستن بە کۆرۆناوە. تەوەری یەکەمی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین کە دیارە کەمپینێکی لەم بارودۆخەدا ڕاگەیاندووە بۆ هاوڵاتیانی کە کەم دەرامەت و هەژارن کە ئەمە ئیشی یەکەم جاری بەخشینی هەر کەس ناوی بەخشینی بیستی بێت دەزانێت ئەم کارە تەنها لە بەخشین دەوەشێتەوە. تەوەری یەکەمان تەرخان کردووە لەسەر کەمپینی خێرخوازیەکەی بەخشین. تەوەری دووەمیشمان لەم دۆخەدا کە دیارە چەند ڕۆژی پێشوو قایم قامێت سەر ئەوەی بڵاو کردەوە کە خەڵکێکی زۆر مۆڵەت بۆ ئەوەرگرن بچن بۆ ماڵی خەزوریان. بابزانین مامەڵەی هاتوچۆ یا سیلەی ڕەحم لەم کاتەیە چۆن دەبێت جێبەجێ بکرێت هەرچەندە خەڵکێکی زۆریش پەنا بۆ ڤیدیۆ بە مەسنجەر و بە کۆمەڵ هەمویان بە ڤیدیۆ سیلێ ڕەحمیان تازە دەکەنەوە. قسە لەسەرەوە دەکەین تەوەری دووەمان کە چۆن دەبێت لەم کاتیا مامەڵە کۆمەڵایەتیەکان جێبەجێ بکەین کە کەس بۆی نیە لە ماڵەوە بێتە دەرەوە. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارە قسەکردنە لەسەر دۆخی کۆرۆنا لە هەڵەبجە و بە تایبەتی بەرکەوتوانی چەکی کیمیایی کە توێژێکی زۆر تایبەتن چۆن دەبێت ئاگامان لیان بێت چۆن دەبێت خۆیان بپارێزن کە سێتەوەری سەرەکی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. دەستخۆش جەلال بۆ هیوایی گشت بەرگە و بابەتەکانمان جێگای سوودی هەموو لایەک بێت هەڵبەتە زۆر پێویستیشە بەر لەوەی بچینە ناو بڕگەکانەوە زۆر پێویستە پابەندی گشت ڕێنمایەکان بین ڕۆژانە ئەو ڕێنماییە تەندروستیانی کە دەرەچێت بە تایبەت مناڵان دایک و باوکەکان زۆر گرنگن جەلالیانی مناڵ شتی بیرەچێتەوە. زۆر پێویستە لە دەشتن بۆ مناڵ چونکە زۆر تەعاملی بە دەستێکە و دوجار بەکارێنێتەوە. بڕگەی دووەممان بابزانین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ گشت شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چۆنە بێت. بینەرانی عەزیز دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان وە کاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین کە لەم دۆخەدا کەمپینێکی ڕاگەیاندووە بۆی کە بزانی ناوەڕۆکی کەمپینەکە چۆنە لە چەند ڕۆژی ڕابردوو کە ڕاگەیاندووە تا ئێستا چیان دەستکەوتووە چۆن دابەشیان کردووە لە چەند شاری هەرێمی کوردستاندا ئەم کەمپینەیان هەیە دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئەمەش یەکەم جاری نییە کە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت کۆ دەکاتەوە بیرمان نەچێت لە 2011 کاوارەکانی سووریا ڕویان لە هەرێمی کوردستان کرد گەورەترین کەمپین و دەستپێک
هی دەستگای خێرخوازی بەخشین بوو. بۆ قسەکردن لە سەرمتەوەرە میوانداری زۆر بەڕێز ڕێبوار میرانی ئەندامی کەمپین وەروە پێشکەشکاری سەرەکی بەرنامەی بەخشین کە دەستگای بەخشین دەستپێکی ئەم دەستگایە لە بەرنامەی بەخشینەوە دەستی پێ کرد. کاکرێوار زۆر سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس سپاسانەکەم دەستان خۆش زۆر سپاس. کەمپینەکەتان چەند ڕۆژە ڕاتان گەیاندووە چیتان دەستکەوتووە کێ هاوکاریتان دەکات؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاسی ئێوەکەم بۆم دەرفەتە. دیارە دەستگای خێرخوازی یاخود هەر ڕێکخراوێکی خێرخوازی ئەرک و ئەهمیەتی زۆر گەورەیە لە کۆمەلگا، چ لە کاتی شەڕا بێت، چ لە کاتی ئاشتیا بێت، چ لە کاتی بوومە لەرزە و هەموو ئەو ڕووداوانەی کە هەیەن بەسەر کۆمەلگاکانیاندا دەستگای خێرخوازی بەخشینی ژێچەکە لەم دەستگانێکەوە 11 ساڵە بە بەردەوام خزمەتی کۆمەلگای کوردی ئەکات بە هەموو چنی تێژەکانیەوە. دیارە ئەو کەمپینەی کە ڕامانگەیان لە کاتێکی زۆر گونجاو بوو لەبەرەوەی خۆتان نەزانن پێش ئەم کەرەنتین و ئەو ڤایرۆسی کۆرۆناوە خەڵکانێک ژیانیان لە ناڕەحەتیا بوو، بەڵام دوای ئەوە خەڵک زیاتر ژانی گۆڕا ناڕەحەت بوو بە تایبەت بەهۆی ئەو ئابلوقەیەکی ئێستا کۆمەڵی خەڵک لە ماڵەکانی خۆیانن هەم دوکان ناکرێتەوە هەم کار و کەسابەت وەستاوە تەنانە موچەش دو ئەکەوێت ئێستا بۆیە ئەو کەمپینەمان ڕاگەیان ماوەی 3 ڕۆژە بەردەوامی سوپاس بۆخوا ئیسیجابەیەکی باش بەدەم و چوونێکی باشمان هەیە ومێد دەکەن ئینشاءڵڵا لە ڕۆژانی داهاتوش کاری باشتر بکەین. زۆر باشە کاکڕێبوار ئێوە کەمپینەکەتان زۆرتر لە سەبەتەی خۆراکیە خۆی بینێتەوە چی لە خۆگرێ ینی پێداویستیەکانی ماڵ چی لە خۆگرێت؟ دیارە ئێستا ئەوەی کە زۆر گرنگ بێ خەڵکانێک کە بژێوی ژیانیان باشە یان مامناوەندا ڕۆیانە کردە سوپەرمارکێتەکان نەک لە هەلە کوردستان گرە لە هەموو دنیا لە ئەمریکا لە وڵاتانی زلێس لەبەرەوەی کاتێک کە تۆ لە ماڵەوە بەند نەکرێی یاخود کەرەنتی نەکرێی پێویست بە خواردنە لەبەرەوەی کە ناشت دەرەوە کار و کەسابەت ئەوەستێ تەنانەت بۆ هاتوچۆ بۆ ڕێگەگرتن لەو خەڵکی کە بچێتە دەرەوە ناچار خەڵکە هەموو ڕێکردە بازاڕەکان و مارکێتەکان کاتێک بابای هەژار کەسی هەژار خانەوادەیەکی هەژار خۆی 5,000 لە گیرفانیان نییە بەچی بۆ ماوەی مانگێک یاخود 15 ڕۆژ ئەدەوات و خۆراک و پێداویستی بۆ خۆی و مناڵەکانی دەستەبەر بکات بەتێبەتێڕۆیشی بۆ قەرز نەگات تەنانەت خەڵکی قەرز نادەبوو کەسان لەبەروی ئەزانی هیچ داهاتێکی نییە هیچ کار و پیشەیەکی نەبیاتەوە بۆیە ئێمە لەوە بیرمان کردەوە یەکەم هەنگاومان با بریتی بێت لە سەبەتەی خۆراک ئەو خۆراکانش کە بەڕێزت پرسیارت کرد دیارە برنج خۆراکێکی سەرەکیە فاسۆلیا ڕۆن شەکر کۆمەڵێک لەو بابەتانە دۆشاوی تەماتە ئەمانە خۆراکی سەرەکی ڕۆژانن بۆی هەوڵماندا سەبەتەی خۆراک دروست بکەین لە ئێستا 2000مان ڕاگەاندووە 1500 بۆ 2000 سوپاس بۆخوای گەورە تا ئەم ساتە وەختا قۆناغێکی باشمان بردوتە پێش لەگەڵ ئەوەشە تا ئەم ساتە وەختا کۆمپانیاکان خێرخوازان تەنانەت خەڵکانێک هەیە ئەگەر 4 کیسی کڕی ئەڵێ دوانە بەخشم یعنی خەڵکانێک ئێستا بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەواناکەم کە هەر کەسە لە شار و شارچەکەی خۆی گروپ یاخود دەستگا خێرخوازیەکان ڕێکخراوەکانی خێرخوازی کەسایەتیەکان دەستیان داوەتە ئەم کارە بەڕاستی جێگای دڵخۆشیە کاتێک مەترسێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکا بەم شێوازە وەگە بین سەرمایه‌دارە گەورەکان دەستیان داوە بە دروستکردنی نەخۆشخانەکان. زۆر باشە لە چەند شوێن کەمپینەکەتان ڕاگەاندووە تەنها لە سلێمانیە یاخود شارەکانی دیکە هەرێمی کوردستانی ژەم کەمپینە بەڕەسمی هەیە و خەڵک دەتوانێت هاوکاریەکانی بگەێنێتە دەستی بەخشین. دیارە کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین سەرتاسەریە هەموو هەرێمی کوردستانی گرتووەتە وەکو هەژار وەکو هاوکاری وەرگرتن سەرتاسەری جیهانە بۆ نمونە ئێستا لە دوێنەوە کۆمەڵێک خەڵکی خۆبەخش مامۆستایانی ئاینی لە وڵاتی بریتانیا وڵاتانی تر ئەو کەمپینی ئێمەیان بەهێزتر کردووە من لێرە دەستخۆشیان یەکەم سوپاسیان دەکەم کە کەمپینەکان بەهێز کردوین لێەوە پارەمە بۆ کۆکەنەوە بۆی بتوانین خەڵکی هەژاری هەرێمی کوردستان دڵخۆش بکەین تەنانەت ئەمڕۆکە ئێستا من لێرەوە میوانم لە ئێستاوە شاری هەولێر سنووری سۆران دەبەری سۆران لەگەڵ دهۆکیشە ئەمڕۆ مەرحەلەی دۆممان لەوێ دەستپێکە لەگەڵ سنووری هەڵەبجەی شەهید و شارە زۆر واتە هەر ئەمڕۆ نزیکەی 900 بۆ 1000 خانەوادە سودمەند دەبن لەو کەمپینەی دەستگای خێرخوازی بەخشی پێش ڕاگەاندنی کەمپینەکە شتێکتان کۆ کردبوویەوە بۆ ئەم خەڵکە ئەم جار ڕاتانگەیاند یاخۆت لە ڕاگەاندنەکەەوە وەستان تا شتێکتان دەستکەوێت ئەو کات بیبەخشن دیارە هەر دەستگایەک هەر شوێنێک ئەبێ بەشی ئەوە لە بەرچاو بگرێ واتە قاسەیەکی هەبێ لەم قاسەیە بەشی باری لە ناکاو
ئەو حاڵەتانی کە هەیەن بەسەر هەرێمی کوردستانی هەر شارێکی تر بەشی ئەوە دەستپێکی هەبێ دیارە ئێمە دەستپێکی خۆمان لە سنووقەکە ڕاگەیان ئەگەر کەمیش بێ بەس بۆی خەڵکانێک ببینێ بزانین تۆ خەریکی چی بەڵام دوجار ئەرکی ئێمە زۆر قرس بووە ئەرکی دەستگا خێرخوازیەکان بە تایبەت ڕاگەاندن بە گشتیش خۆتان نەزانن ئێستا جاران 200 300 400 خەڵکمان کۆ کردو لە سنوورێکە خەڵکەکە خۆی هات ئێمە هاوکاریەکانمان پێدەن ئێستا بۆتان نیە تەجەمع بکەن ئێستا ئەبێ ئێمە پابندبوونمان بە ڕێنماکانی تەندروستی ئەبێ ئێمە خۆمان کەلوپەلەکان بکڕین تەنانەت لەگەڵ کۆمپانیەکانش کرێکاری بکەین چکەم ئەوانیش کرێکاریەکانیان ڕەنگە بەشێکیان نیەن ئیشکەن ناگەنە ئەو شوێن لەبەر ڕێگان پێ نادرێ یان هەوێی ڕسمیان نیە یاخود ڕەنگە لە شار و شارچوەکانی تری کوردستان من نەگەن بەناو پارێزگاکان ئەوە لەوێ ئەبێ کرێکارێکە بکەیت لەگەڵەوانە بۆی زووتر بەرهەمبێ لەبەری تاخیتری بەگەجانان بە ڕۆژێک 1000 کارتۆن ئامادەبە ئێستا ڕەنگە بە 2 ڕۆژ ڕەنگە بە شەوەکەشی ئیشی تا بکرێت تا ئامادەکرێت لۆدێکی زۆر لەسەر کۆمپانیەکان هەیە لەبەروی خەڵک بەگشتی ڕووکردوتە شتکردین کەلوپەلکردین لەبەرەوە لۆدێکی زیاتر هەیە دیسان جارێکی تر ئەبێ ئێمە خۆمان بگەڕین دابەشیکەین ماڵ بە ماڵ ماڵ بە ماڵ شار بە شار ماڵ اینجا لە هەندێک شوێن کار ئاسانیە بکن بۆ ئێستا دوێنێ لە یەکێتی کەم ئەندامانی شاری سلێمانی خۆیان لێیان وەرگرتن خۆیان بردیان جێگای دەستخۆشی و کاری ئێمان ئاسانتر کرد لەبەرەوەی ئەبووە ئێمە 200 خاوەن پێداویستی تایبەت ماڵ بە ماڵەکانیان بگەڕین خۆیان سیارەیەکی مۆڵەتیان بۆ وەرگرتە بوو لە ڕێگەی ئەوە ڕۆشت لە لایەکی ترەوە ئیمڕۆ خاوەن پێداویست تایبەت لە سەی سادەق لە شاری هەولێر ئەوانەی کە نەخۆشی درێژخانیە بە تایبەتەوە کە گورچیلیان ئێستا وەستاوە یان غەسلی گورچیلاکەن بۆ ئەوانشمان داناوە واتە لە دهۆک دەستمان پێکردو ئێستا لە شاری هەولێر لە شاری هەڵەبجە ئەوە دوێنێ لە شاری سلێمانی و ئێستاش هەر بەردامی لە شاری سلێمانی باشێ تریشمان بیر نەچێ ئایا بۆی ئێمە خەڵباڵخی دروست نەکەین خەڵکانێک چۆن بێ هاوکارەکەمان بۆ بێنێ تۆیەکی خێرخواز ئەتەوێ بێ بەشداری لەو کەمپینە تەبەنەوە خۆی جێگەی پرسیارە ئایا پارەش دێهێنن یاخود دەشت و مەکەش دێنن زیاتر ئەو کەمپینە پارە ئەگرێتەوە خەڵکی تریشەیە بۆ نمونە برنجی ئامادەکردو هێناوێتی کۆمپانیەکان خوانێن بەڵام ئاسانترین ڕێگە ئێستا پارەکەیە بۆ تۆیەکی خێرخواز لە ماڵەکەی خۆت ئەتەوێ بێ بەڵام ڕێگەت پێ نادرێ و لەبەر تەندروستیش نایتە دەرەوە ئێمە لیژنەکانمان دیسان ئەرکێکی تریان کەوتوتە سەرشان ئەبێ بە وەسڵی تایبەتەوە لە دەستگاکەوە بچن ماڵ بە ماڵ بگەڕێن کاتێکە تەلەفۆنیان بۆکرێ وەسڵێکی تایبەتی بۆکە من بۆیە دووبارە یەکەم وەسڵی تایبەت هەر کەسێک چوو پارەی وەرگر لە هەر کەسێ بەناوی دەستگای خێرخوازی بەخشین وەسڵی پێ نەبوو با پارەی پێ نەدا بەبێ وەسڵ ئێمە پارە هیچ کەسی وەرناگرێت پێشتیش و ئێستاش بۆیە کەس بەناوی بەخشینەوە نەچێت خەڵکێک بگرێ بڵێ بەناوی بەخشینەوە پارەکەوەکەینەوە کاتەمە دەبێ وەسڵەکەش زۆر تایبەت بێت لەوەی کە بزانن چۆنە بەڵێ ئەو خۆراکانی کە ئێستا دامانناوە تەمان گۆڕانکاری بەسەرادێ بۆ نمونە کۆمپانیا هەیە ئەڵێم حەزەکەم زیاتر بێ سەرمایه‌دار هەیە حەزەکە ئەڵێم باوەم زیاتر بێ هەتا بۆمان بکرێ زیادی یەکەین لەبەرەوەی خۆتان نەزانن ئەوە هەر 2 ڕۆژ و 4 ڕۆژ و 5 ڕۆژ زیایەکەن و ئەگەری هەیە تا سەری ماگیش ئەم ماڵە هەژارانی کە دەتانەوێت ئێوە بەسەری بکەنە و پێداویستەکانیان بۆ دابینکەن ئەوانن کە لە لای ئێوە تۆمارن یاخود نەخێر ئەگەر خەڵکانێکی تری شەبێت ئێستا فەقیرە هەژارە نەدارە لە ڕێگەی نووسنگەکانتانەوە خەڵکی تر ئەخەنە ناو کەمپینەکە یاخود نەخێر ئەوانەی کە لە لای ئێوە تۆمارن وەکو هەژار و نەدارەکان دیارە بە درێژایی تەمەنی ئەم دەستگایە بە بەردەوام خەڵکانێک هەن چاوەڕێی دەستی هاوکاری خێرخوازانن یعنی ئێمە هیچ کار ناتوانین هەموو هەژارێک بەبێ بە چەند ڕۆژیان بە ساڵێک هەموو ناڕەحەتەکانیان کۆتایی پێبینین لەبەرەوە هەمیشە کۆمەڵی خەڵکمانەیە لە بێ باوک لە کەمەندام لە هەژار لەوانەی کەوا لەسەر جێگا کەوتو پێویستیان بە هاوکاریە بۆیە هەمیشە لە هەر بار و زروفێکە هێتە پێشەوە ئەوانە لەبەر چاوەگرین بەشێکیان نەک زۆری و بەشێکی تریشان ئەوانن کەوا خەڵک پەیوەندیمان پێوەکە یاخود پێشتر بە دوواداچوونمان بۆ کردووە بەڵام لەگەڵ ئەوەشە ناکرێت ئێستا کەسێک بپرسێ دێ خۆ من هیچم بەر نەکەوت ڕەنگە زۆریش فەقیر بێ ئایا ئەکرێت دەستگایەکی خێرخوازی لە کۆی 5 بۆ 6 ملیۆن سەر دانیشتوانی ئەم هەرێمی کوردستان بتوانێت هەموو هەژارێک دەستی پێ بگات لە هەموو شار و شارچکەیەک بێگومان ناکرێت یعنی احتیمال لە خەڵکانێک گلەی بکەن خۆیشمان بەر نەکەوت ئێمەش ئەزانین ئایا 2000 ماڵ یاخود 3000 ماڵ یان 4000 ماڵ ئایا تەواوی هەژارەکان برینەکانیان ساڕێژەکان نییە چەند هەزاری ترمان هەیە بگرە بە میلیۆنمان هەیە ئێستا خەڵک پێویستی بە هاوکاریە بێنە بە چاوی خۆتان کار و کەسابەتی کێ بوو تا دوێنێ ڕەنگە مۆزەفەکان و کارمەندانی تر پاران لێ قەرز کردە ئێستا
دەڕابی دوکانەکەی داخست و دینارێکی نیە بگرە بیری لەوە کردوتەوە شاگردەکانی و کرێی دوکانەکەشی. ئێمە چی ئێستاما ئەم کابرا ئەمەش هاتەوە ئاستێکی خواردتر لەبەرەوەی بژێوێکی یا بێسان بژێوی نەما تا دوێنێ منێکە داوای قەرزم لێ کرد بێ کەسێکی تر هاوکاری کەسێکی ترکی ئێستا ئەمیش بخۆی پەکی کەوتووە ئیوامان هەیە بە دەفتەر کرێدا ئێستا پەکی کەوتو ئێمە بە چەند دەفتەر دۆلارێک ئەی ئەوانە شاگردیان هەیە سۆ هەر دیقەتی ئەم شارە بن چەند کەس ئیشەکە چەند بازار کراوەتەوە کۆی گشتی خەڵکەکە یان ئاستی وەسەتە یان هەژارێک وەکە قوتی ڕۆژانی هەبوو یاخونێ بێت تەنانە مۆزەفەکانیش بۆ حاڵی مۆزەفەکانمان زۆر خۆشە ئێستا ماوەی ئێستا بێت دوێنێ لە یەکێتی کەم ئەندامانی سلێمانی ئەڵێ نزیکەی چل ڕۆژە بۆ 50 ڕۆژە مەعاشمان وەرنەگرتووە ینی بەرەو 2 مانگە چێ تا وەریەگرن ئایا 100,000 کەم ئەندامێک یان 150,000 ئەبێ بەشی چەند ڕۆژی بکە لە کاتێکدا بە 2 مانگ بیتی موچەی 12 شەوا بسان ئێوە لەم دۆخەیە موچەی بێباوکەکانتان هیچ لە پرۆژەکانی ترتان ڕاگیراون ئێمە تەنانەت ڕۆژێکیش دومان نەخسۆ تا ئەم ساتە وەختە بەڵام بۆ ئەم مانگی سەری مانگی دادێ ڕەنگە کۆمەڵە ڕێکاریتر بگەینە بەر بۆی ڕێنمایەکانی تەندروستی وەکو خۆی جێبەجێ بکەین یعنی ئەوەی کە ڕەنگە ئێوە خۆتان بیبەنە بەردرگا بۆیان ئیترە بێ لیژنە بڕیاری لێبە چۆن بەچی میکانیزمێ بەڵام تا ئەم ساتە وەختە دەستگای خێرخوازی بەخشین نەهێشتووە تەنانەت یەک ڕێنمایی تەندروستی پشتگوێ بخات و جێبەجێ نەکات. زۆر باش کاک ڕێبەر لە پلانی پێشوەختەی خۆتانە بێگومان ئێوە پلانی دوورخایانتان هەیە بۆ مانگی ڕەمەزانیش بۆ مانگەکانی تر ئەم کەمپەینە بەدیلی هاوکاریەکانتان نیە بێگومان لە مانگی ڕەمەزان ئێوە هەمیشە هەموو ساڵێک کەمپەینتان هەبووە بە تایبەت لە سەبەتەی خۆراک و ئەوانێ بە هەمان شێوە لە مانگی ڕەمەزانیشام کەمپەینە بەردەوام دەبێت دیارە ئەمە حاڵەتێکی تەواوی هاتووە کۆمەڵێک شت ئەبێ بیکەی بە پەرش بیکە ئەگەر نەکەی خەڵکانێک زیاتر ناڕەحەتە بن ئێمە تەلەفۆنمان بۆ کرێ تەنانەت جاوێ دراوسی کەسێک یان خزمی کەسێک یان خۆی ئەڵێ سوێن بەخۆی 1 کیلۆ بریز لە ماڵەکەمان نییە دینارێکشم پێ نییە ئایا ئەمە هەڵگرین بۆ ڕەمەزان یان ئێستا پێبین لە هەمان کاتدا لێرەوە مژدادەم بە هەژاران و نەداران هەتا ئەم سەرمایەدارانە هەتا ئەم خێرخوازانە هەتا ئەم دڵسۆزانە مابن بگرە لە ڕەمەزان زیایەکەین کەمی ناکەین و ئینشاءڵڵە بە پێی توانە ئێستا چەند سەبەتتان لە بەردەستەوە دابشتان کردووە و بە پێ ئەو هاوکاریانی کە بۆتان دێت پێ دەچێت ئەم هاوکاریە جارێ درێژە هەبێ کەمپینەکە کەمپینەکەمان هەتا ئەم بارودۆخە بەم شێوازە بێ کەمپینی ئێمە بەردەوامە بێ لەبەرەوەی ساڕێژی برینی کەس نەکراوە تا ئەم ساتە وەختە و ئەو خۆراکەش کادێ بە خەڵک خۆتان ئەزانن تۆ ناتوانانی بەشی ماگێکی بەدابینکە ڕەنگە بتوانانی بۆ 15 ڕۆژ یان 10 ڕۆژ پێ دەچێت ئەو لیستی دووبارەش بکرێتەوە بەسەر ئێستا ئەوەنە لۆدمان لەسرە ناتوانین ئەو بڕیارە بین بەڵام خۆشبەختانە خەڵکانێکی زۆر ئێستا لە کوچە و کۆڵانەکانە دەستیان پێ کردووە خێرخوازی تر هەیە کۆمپانیای تر هەیە ینی کاتێکە ئەچی بۆ کۆگانی سەرێکی کۆمەڵی خەڵک هاتو هەمووی دەستی کرۆ بەکاری خێرخوازی کەسایەتەکانمان هەیە ڕێکخراوەکانمان هەیە دەستگا خێرخوازەکانی ترەوە جێگای دڵخۆشی بەڕاستی خەڵک لە خزم و کەس و لە دراوسی خۆی دەستی پێ کردووە ڕەنگە کە من بەشی 15 ڕۆژان 10 ڕۆژی پێ بم ڕەنگە خەڵکی تر هەبێ بەشی 10 ڕۆژتری پێ بە ئەمە وقی کار ئاسانێکە هەم بۆ ئێمە هەم بۆ هەژارەکانیش ئەوەی کە ڕامانگەیان تا ئەم ساتە وەختە دوێنێ لە یەکێتی کەم ئەندامان 200 بەشمان دابش کرد ئەوە 100 بەشی تر بۆ هەژارانمان دابش کرد لە شاری سلێمانی و ئێستا وەگوتم ئەمڕۆ دەستکراوە لە شاری هەولێر لە شاری سلێمانی و لێرەوە ڕایگەێنم بەنیازن ئەمڕۆ بۆ پاڵپشتی بەهێزکردنی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەم کەمپینە فراکسیۆنی کۆمەڵ لێرە سوپاسیان دەکەم بڕیاران داوە ئەمڕۆ هاوکارمان بن دەستباریمان لەگەڵا بگرن بۆ ئەوی بتوانین زیاتر خزمەتی خەڵک بکەین بە تایبەت ئەو شوێنانی کە دەستمان پێیان ناگە یاخود ئەو شوێنانێکەوە زیاتر کەمتر داهاتمان بەدەستەکە و لەو شوێنەی کە زیاتر بەدەستمانەکە لەم دۆخەیە لایەنە پەیوەندیدارەکان هێزە ئەمنیەکان و تیمەکانی تەندروستی تا چەندە هاوکارتان لە دیارە تیمەکانی بەخشین دەبێت کۆڵان بە کۆڵان شەقام بە شەقام شار بە شار بگەڕێن تا چەندە هاوکارتانن بەڕاستی جێگای دەستخۆشیە ئەگەینە هەر بازگەیەک ئەو بازگە کاتیانەی کە دانراوە بۆ پەڕی ڕێزدێنانەوە دەستخۆشیمان لێەکەن و تەنانەت ئەگەر هاوکاریمان پێویست بێ یارمەتیشمان دەدەن بۆم لێرەوە دەستخۆشیان لێەکەم بەڕاستی کارێکی زۆر شایستە بەرامبەر بە ئێمەکە تا ئەم ساتە وەختە ینی لە هیچ شوێنەکە گرفتویان بۆ ئێمە دروست نەکردو و کاتێککە بە فەرمی خۆمان ئەناسێنین ڕێزی تەواومان لێگرن و ڕێگامان پێدەن کاکرێ بەڕۆ خۆ تاماشت پێکرد ئەم دۆخە هەندێک خەڵکی تری ڕەنگە هەژار کردبێت ڕەنگە هەندێکیش هەژار بوو بن بەڵام تا ئێستا
پەدایان نێهێنابێ بۆ دەستگایەکی خێرخوازی. ئێستا وەزعەکە خراپتر و ڕەنگە ناچار بن پێویستیان بەوە هەبێ دەنگ هەڵبڕن. ئەگەر لە خەڵکێکی تازە بێتە ئاراوەوە کۆتاماژت پێکرد ئێوە هاوکاریان دەکەن چۆن پەیوەندی بە بەخشینەوە بکەن. دیارە ئێمە ژمارەکانمان هەمیشە لەسەر شاشە هەیە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاومان کردوتەوە ئەوەی بە ئێمە بکرێ و دەستمان پێ بگە ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن و ناوی تۆمارەکەین بەڵام بەڕەهاییش نا لەبەرەوەی ئەگەر دەدەقا ئەو ژمارە مۆبایلانە ئەم مۆبایلانەی بەخشین لە هەر کامتان بێ ڕەنگە تەحمل نەکەن. تەنانەت کارمەندەکانمان ئێستا قورگیان نووساوە قورگیان تێکچوو لەبەر ئەوەندە جوابی خەڵکیان داوەتەوە. هەژارێک نەدارێک لە شار و شارچکەیەک تەلەفۆنەکە تۆ ڕەنگە پرۆژە لەوێ نەبێ یان ڕەنگە لەم شارش دەستی پێی نەگە لەبەرەوەی ئەگەر جاران لە ماوەی سەعاتێکە 200 کەس بەڕێ کرد بێ ئێستا لەوە چێ لە ڕۆژێکە هەتا ئێوارە 200 کەس بۆ نەکری ینی قورسە بۆ ئێمە بۆ ئەگەر نەمانتوانی خزمەتی کەسانە بکەین دەستمان پێ نەگەیشت بەڕاستی من لێرە داوای لێبردنیان لێکن لەبەرەوەی هەموو کەس دەزانی بارودۆخەکە زۆر تایبەت یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت گەڕک بە گەڕک ماڵ بە ماڵ بڕۆ هەژارێک گەڕێکی وایە کەس ناوی نووسیە و بە دوواداچوونمان کردو کە هەژارە تاش ئەم گەڕەکە بۆ گەڕەکەی چەنی بینە ینی طبعا بێ ناونووسینەکەش بە فیلتەری تایبەت تێپەڕێت پرۆسەکە زۆر خاوەڕوە بەڵام گرنگەوەیە ئێستا ئێمە دوێنێک کە توانیمان 300 خانەوادە دڵخۆش بکەین ئایا ئەم 300 خانەوادە چەند کەس لەم ئایلێ هەیە چەند کەس لەم خێزانە هەیە خۆ تەنیا یەک کەس دێت و خۆراکی پیاوە چەند دڵیان خۆش بووە کاکسامان دوێنێ قسەی جوانی کرد وتی وەڵاهی کاتێک کە ئەگریان و هاواریان لێ هەڵەسێ ناچارم بێم پێشوازی لەو خەڵکە بکەم و بە نایاساییش بێ یاخۆت ئەگە گلەیشم بێتە سەر ناچارم یەکێتی کەم ئەندامان بکەمەوە لەبەرەوەی ناکرێ من لە ماڵدانیشم ئەو خەڵکەش بەم شێوازە ئەم کەم ئەندامانە بگریان یاخۆت هیچ لە ماڵەکەیانە نەبێت. کاک ڕێبار چێن ئەوانەی لە ماوەی 10 ساڵ لە تەمەنی بەخشین ڕۆی و ئێستا لە 11 ساڵی کارکردنیایەتی زۆرتر چێرەوانەی لە پشت بەخشینن بێگومان خۆتان وەکو ئاماژەتان پێدا سەرمایەداران و خێرخوازان ئەوانە چێن کە زۆرتر هاوکاری دەستگای بەخشینەکەن. دیارە ئەوەی بۆ ماوەی 10 ساڵی ڕابردوومان کە ئێستا لە 11 ساڵین هەمیشە ئەو خەڵکانە کە هاوکاریەمان کرد و بەڕاستی جیلی ناوەڕاست یاخود خواری ئەوانیش بوو بۆ نمونە تا موچە باش و وەزع باش بوو ئەوەنەی مۆزەف ئەوەنەی موچە خۆر یارمەتی دەستگای خێرخوازی بەخشیناندا کەمتر خەڵکی تر بوو تەنانەت کرێکار ئێمە کاتێک کە خانومان دروستە کرد وەستاکەی پارەم ناوێت تەنانەت کرێکاری پارەمان ناوێت ئەخە کرێکارێک کە معیشەتی لەسەر ئەوەیە بەدەستێکی ئەبەم شێوازە قلیشاوە ئامادە نەبوو کرێکەی خۆ وەگری ینی دڵسۆزی خەڵک لەوەیە تەسەوڕەکەی خەڵک هەبووە پارەی نەبووە ماڵێکمان دەرخستووە وتێتی بۆ ئەوەی بەشدار بن لەم خێرە چۆک فەرش و کۆمباری بە قەرز هێناوە بە قیست هێناوە بۆی فریای ماڵەکەی ینی هەمیشە تەبەخانەی خوارەوە بۆ تا ناوەڕاست زیاتر پاڵپشتی دەستگای خێرخوازی بەخشینن بەڵام کاتێککە لە دڵەوە دەرەچێ ئەم پارەیە کاتێ بە نێتێکی باش بە بێوی ناوی بێنرێ بەوەی کەس بیناسێ بە بەرەکەتەی تیا کە ئێستا ئەبینی تا ئەم ساتە وەختا نزیکەی 25 میلیارد دینارمان بەخشیوە بە نزیکەی تەمان کاڵێن 24 و ئەوەنە ئەمە 10 ساڵی ڕابردووە ئەم سێماگەی لەسەر نییە ینی نزیکەی 25 میلیارد دینار دەستگایەکی خێرخوازی بەخشین لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بەدەستی ئەگا بە 5,000 تەنان بە 1000 دیناریش خەڵک بەشدار 1000 دینار زۆر باشە. لە کورتترین کاتدا پەیامەت بۆ خێرخوازان لەم دۆخەیە چۆنەوە بۆی کە هاوکاری کەمپینەکەتان بکەن ڕووکەیتە کامێرەکە وەکو ڕێکلامێک بۆ کەمپینەکەتان. من لێرەوە داوای هاوکاری لە هەموو سەرمایەداران کۆمپانیاکان کەسایەتیەکان مامۆستایانی ئاینی حاجێ بەڕێزەکان دەکەم کە وەک ئەبینن بارودۆخێکی نالەبار هاتۆتە پێشەوە بۆ هەموو جیهان بە تایبەت هەرێمی کوردستان خۆشتان دەزانن بارودۆخی خەڵکانێکمان پێش ئەم وەزعی نالەباریە پێش ئەو نەخۆشی چۆن بوو و ئێستا چی بەسەر هاتووە ئێمە وەک دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان لە خزمەتی ئێوەداین ئێوەیەک کە لە دڵەوە هاوکاری و کۆمەچەکانتان دەرەچێ بۆ خەڵکانێکی هەژار و نەدار منداڵی بێبا و خاوەن پێداویستە تایبەتەکان دڵنیابن شوێنی خۆیەگرێ و بە هەزارەها ماڵ ئاوادان نەکرێتەوە و ئەو ماڵانەیەکەوە تا ئەم ساتە وەختە هیچ لە ماڵیانان نییە یاخود بژێویکی ژیانیان نییە وەکو من و تۆ بتوانن ماڵەکان پڕکەن لە ئازوقە ماڵەکانیان هیچی تیان نییە بۆ ئەوەی
ئێمە بین بەدەمیانەوە و ئێمە شار بە شار و لێبەرەی کوردستان بگەڕێین دڵیان خۆش بکەین و هاوکارەکانی ئێوە بێ بە خزمەتکاری ئەم خەڵکە لەم کات و ساتە نالەبارەدا. زۆر سپاس بۆ کۆتایی بەڕێز. قسە ماوە بۆی بیرم نەچێ لێرە و سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بە تەواوی مانا پاڵپشتی ئێمەن یعنی ئەگەر کەناڵی پەیام و بانگەواز و تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبێ بەڕاستی ئێمەش ناتوانین ئەو ئەرکە قورسە جێبەجێ بکەین و خەڵکیش نازانێت ئایا ئێمە کەمپینمان یانە بۆی لێرەوە هەر لە بەڕێبەرەوە تا هەموو کارمەندانی پەیام سوپاسیانەکەم چاوێن ماچەکەین دەستخۆشیمانێ بۆی بەڕێز و خۆشەویستی ماڵی خۆتانە بۆی بتوانین زیاتر خزمەتی هەژاران بکەین و چونکەم ئێمە ئەزانی خەڵک چەندی دڵی پێخۆشە کاتێکە سەبەتێکی خۆراکی پێدەی چۆن باسی معاناتی خۆیەکە کە من ڕەنگە نەتوان لێرە باسی زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێز ڕێبوار میرانی ئەندامی کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین و هەروەها پێشکەشکاری سەرەکی بەرنامەی بەخشین سپاس بۆی کە لە بەرنامی پەیامی ڕۆژ لەگەڵ زۆر سپاس کاگنەوار. عزیزانی پەیامی ڕۆژ سەرنجتان بۆ بڕگەی یادەوەری ڕادەکێشین بزانین گرنگترین ڕووداوەکانی ڕابردوو لە مێژوودا چی بووە. نۆزدەی سێی ساڵی 1975 هەڵوەشاندنەوە و کۆتایی هێنانی یەکجاری بە شۆڕشی ئەیلول پاشگەڕانەوەی مەلا مستەفای بارزانی لە تاران و دیدەنی حەمەڕەزا شای ئێران ئێزگەی دەنگی شۆڕشیش ڕایگەیاند بیسەرانی خۆشەویست تا شۆڕشێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین و تەواوی پێشمەرگەکانی ئەو شۆڕشە چەک و پێداویستێ سەربازیەکانی خۆیان تەسلیم بەڕژێم کردەوە و بنەماڵەی بارزانیەکانیش بەرەو کۆماری ئیسلامی ئێران و شاری کەرەج کوردستانیان بەجێهێشت. 93 ساڵی 2008 کۆچی دوایی ئەدیب و عارفی هەڵکەوتووی کورد و مامۆسای ئەدەبیاتی زانکۆی سەلاحەدین مامۆستا ئەکرەم عەنەبی باهۆی ڕووداوی هاتوچۆ لەگەڵ خێزانی و کچەکەی. ئەکرەم عەنەبی توانی داهێنانێکی گەورە بکات لە بواری عرفان و عەشقی ڕاستەقینەدا بەتایبەت بە شاکارە جوانەکەی بەناوی ئیلاهی نامە و توانی لە سەردەمی مۆدێرنەدا و بۆ مرۆڤی مۆدێرنە ببێتە داهێنەری قوتابخانەی عرفان و معنەویەت کە پێشتر لە ناو کووردا بوونی نەبووە. بینەرانی عزیز تۆری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر مامەڵە کۆمەڵایەتیەکان لە سەردەمی کۆرۆنادا بە میوانداری زۆر بەڕێز عومەر عەبدوڵڵا گوڵپی بەڕێوەبەری گشتی گەشەپێدان و کاروباری کۆمەڵایەتی لە سلێمانی. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. ئەمەوێ پێشەوەی کە بچمە سەر مامەڵەکان پرسیاری خانەکان بکەم پرسیاری دامودەستگاکەی ئێوە بکەم چونکە دیارە کاروباری کۆمەڵایەتی ناوی خۆی بەخۆیەوەتی ئێوەش ئێستا ماڵنشین کراون بە تایبەتی چارەنووسی خانەکانتان چۆنە؟ بەڵە بەناوی خۆی بەخشندە میهرەبان سپاس بۆ جەنابەت کاک جەلال هەروەها مامۆستا سەلاح سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش. خۆشحاڵم لەم تەوەرە گرنگە لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە سەبارەت بە ماڵەکانی مناڵان بە ساڵات چوان ماڵی داڵدەدان ئێمەش تەبعاً هاوشێوەی هەموو ئەو ڕێکارانی لە کوردستان گیراونەتە بەر بۆ خۆپارێزی لە پەتای کوشندەی کۆرۆنا ئیشەڵڵا میلەتەکەمان و خەڵک و هەموو ئەوانەی ئێمەش لیان بەرپرسین ڕاستە و خۆ پارێزراوە بن سەلامەتە بن و ئەم قۆناغە سەختە بە ئاسانی و بەبێ قوربانی تێپەڕێنین. ئەو ڕێکارانی ئێمە گرتومانەتە بەر لە ماڵەکانی مناڵان تەبعاً سەرەتا ڕێخستنی دەوامی ئێشەگیریە و تەنزیمکردنی دەوامی فەرمانبەرانە بەسەر ماڵەکانی مناڵانەوە چکە ئێمە ئەزانین کە لە ئێستا دەوامەکان بە شێوەیەکی ئاسایی ڕایگیراون بەڵام ئەو ماڵانش ماڵی 24 ساعتین ژیانی ئاساییان تایە و لە ئێستایان نزیکەی 150 هاوڵاتی لە ئینسان لە مناڵ لە تەمەنی یەک ڕۆژەوە تا 18 ساڵ و بە ساڵات و لە تەمەنی 50 تا 100 ساڵ و ژنانی داڵدەدراو لە تەمەنی جیاواز لە ماڵەکان ئاژین و بۆ دابینکردنی ژیانێکی ئاسایی یا ژیانێکی شایستە و شەرەفمەندانە بۆ هاوڵاتیانە پێویستمان بە ڕێخستنی دەوام و پابەندیەکان هەیە جێبەجێکردنی پابەندیەکان هەیە وامان کردووە کە دەوام بە شێوەیەکی باش ناڵێم زۆر باش وەک پێشتر
چکە تۆ لە دۆخێکی نائاسایی مەجبور ڕێکاری نائاسایی ئەگریتە بەر بەڵام دەوامەکە و ئیلتیزامەکە و ئەوەی کە لە ماڵەکان بەڕێوەچێ لە ئاستێکی باشایە و ئەتوانرێ ئەوەی پێویستە بۆ مناڵان بە ساڵات چوان ژنانی داڵدەدرا و دابین بکرێ ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەمەوەیە کە شوێنەکانمان جوڵەتیان نەهێشتون چ سەردان بۆ هەر مەبەستێک بۆ ماڵەکان و چ دەرچوون لە ماڵەکانەوە بۆ دەرەوە چ مناڵان چ بە ساڵات چوان بە تایبەتیش لەمەیانە ئێمە تەرکیزی زیاترمان لەسەر بە ساڵات چوانە وەکە بینین هەواڵەکان ئەگەرچی مامۆستا سالار هەواڵی خۆشی لەبارەی بە ساڵات چوە باس کرد بەڵام وەگە بینین زانیاریەکان جەختەکەنەوە لەسەرەوەی کە ئەم نەخۆشیە زیاتر بە ساڵات چوان باشتر ئەوێرێ یاخۆت کێشەی زیاتریان بۆ دروستەکە بەرگری لەشیان لاوازە و لەو تەمەنە نەخۆشی زۆرە بێ عادەتەن نەخۆشیەکانی پەیوەندیدار بە تەمەنەوە فشاری خوێنە و شەکرەیە و ئەوەی پەیوەندی بە بۆریەکانی هەناسەوە هەیە ماسوولکەکانەوە هەیە بەڵام ڕەنگە بۆ مناڵەکان قورس بێت کە سەردانیان نەکات زیاتر بێتاقەت بن یا غەریبی کە سوکارەکە ئەوە ئێستا بینە سەر ئەوە بەڵام بەدڵنیایەوە وایە بۆ بە ساڵاتچۆکانیش هەروایە بەڵام ئێمە بە تەواوەتی لەسەر بە ساڵاتچوان زیاتر جەختەکەینەوە بەڵام لە هەموو ماڵەکانە جوڵەمان نەهێشتووە نە بۆ دەرەوە نە بۆ ناوەوە و تەنها ئەو ستافانەی کە هاتوچۆکەن سەردانەکەن بۆ پابەندی و دەوام و خزمەتەکان بەو ڕێکارانەی کە هەن کە پەیوەندیدارن بە خۆپارێزیەوە و مناڵان و بە ساڵات چوانیش خۆیان لە ناو خۆیان ناشکر بۆ خوا پابەندێکی باشیان هەیە بەڵام ئەوەی کە قورسە ئەوەیە کە جەنابەت باست کرد کاک جەلال بۆ هەمومان قورسە مانەوە لە ماڵەوە دەرنەچوون و وازێنان لە هەموو چالاکیە کۆمەڵایەتیەکان و ئەو چالاکیانە کە ئێمە ڕۆژانە پێی هەڵەسین نەبینینی خزم و کەسوکاریش نەبینینی خزم و کەسوکار وەرزش نەکردن نەچوونە دەرەوە هەوانە گۆڕین هەموو ئەوانە یعنی قورسن بەڕاستی بەڵام کاتێک کە تۆ بیر لە بەرژەوەندی ئینسانەکەیتەوە لەمانەوەی بەرژەوەندیەکەی لە پاراستنی تەندروستیەکەی ناچاری ئەو ڕێکارە تند و ناخۆشانە هەڵبژێری بۆیە ئێمەش لە ماڵەکانی مناڵان و بە ساڵاتچوان وامان کردو هەڵماندا و قەناعەتیان پێ بکەین کە ئەم بارودۆخە تایبەتە و ئەبێ خۆمان پارێزین و ئەم ڕێکارانە لە پێناو بەرژەوەندی ئەوانە لە پێناو سەلامەندی ئەوانە و ئیشەڵا کاتێ دۆخەکە تێپەڕی ئەو ساگەڕێنەوە ناو ژیانی ئاسایی لە چوونە دەرە و سەردانکردن چونکە ئێمە بۆ بە ساڵاتچوان بە شێوەیەکی ڕێکوپێک هاتنە دەرەوەمان ڕێخستە بوو پێشتر پێش ئەم دۆخە ئێستا کە تۆ ئەو هاتنە دەرەوانیان لێگریتەوە قورسە یاخۆت خزمان سەردانیان نەکەن تۆزێ قورسە بۆ مناڵان بە هەمان شێوە کۆمەڵی زۆر چالاکیان جۆرا و جۆر هەیە ڕۆژانە هەفتانە بەپی بەرنامە کە ئێستا ئەو چالاکیانە نامێنن بۆیان قورسە بە تایبەت ئەوان خۆیان هەر بۆ خۆیان لە ناو دۆخێکی زۆر زۆر تایبەتان بەڵام ئێستا مامۆستا ڕەنگە گەر من بێتاقەتی برادێکم بکەم لە ڕێگەی چاتەوە بە ڤیدیۆ چات دەتوانم قسەی لەگەڵ بکەم ئایا هیچ شتێکتان بۆ ئەوان نەکردووە کە با لە ڕێگەی ڤیدیۆ چاتەوە بێ ڤایبەر بێ واتساپێ لە ڕێی کامیرۆ بتوان کەسەکانیان ببینن خۆیە بێمە و ڕاستیە بزانین کە ئەو هاوڵاتیانەی ناچارە بن ماڵەکان هەڵبژێرن بۆ ژیان خۆیان لە ژیانێکی تایبەتی کۆمەڵایەتیان جیاوازە لەوەی من و تۆ هەمانە یعنی ئەگەر ئەتوانم بڵێم بەشێکی زۆر ئەگەر باوەشێکی گەرمی خێزانی هەبێت هیچ کەسە و ماڵانە هەڵ نابژێرێ و ئێمە کەسیشان نادەین بۆ ئەوە یعنی ئێمە خەڵک هانەدەین بۆ ئەوەی لە چوارچێوەی خێزانە بمێنێتەوە باوەشێکی گەرمی خێزانی هەبێ و کێشە خێزانیەکان چارەسەرکەین و ئەگەر کەسێکیش ناچار بوو ماڵی ئاسایی خێزانی خۆی بەجێ بێڵێ بێتە ماڵەکانی مناڵان بە ساڵاتچوان داڵدەدان ئەو دۆخێکی نەئاساییەوە هەوڵەدەن بیگەڕینەوە بۆ دۆخە ئاساییەکە ئەمە بێجگەلەوەی کە هێندێک حاڵەت هەیە کە هەر خۆیان لە بنەمایە مەسەلەن چوارچێوە خێزانێکە یا هەڵوەشاوە یان لە دەست درراوە یان نییە مەسەلەن بە ساڵاتچوومانەیە ئەمە نەبرای هەیە نەخوشکی هەیە و ئەوەی هەیەی ئێستا پورزا و خاڵۆزایە کە پەیوەندیەکی لاوازێ مەزانین پەیوەندی یەکەمی کۆمەڵایەتی بازنەی یەکەمی خێزانیەکە براو خوشک و باوکو و دایک و کوڕکچ و ئەوانەیە ماسا عومەر پێکمانە و ماڵانە قەرەباڵخن ئێوە ڕێکارە تەندروستیەکان بۆنە لە ڕێگەی لیژنەی تەندروستیەوە تا چەند چاودێری ئەکرێن بێکمان ماڵێکی قەرەباڵغ بەرکەوتەی تەندروستی لێکەوێتەوە ئێوە تا چەند لینکتان هەیە لەگەڵ ئەو بەڕێوەبەرایەتی تەندروستی بەتایبەت سەردان بکەن تەواو ئەو پرسیارە دقیقە چونکە ماڵەکان زۆرینەیان 40-50-60 هاوڵاتی تایاژی
و بۆ خۆیان گروپن عادەتەن ئەم سیاست و بەرنامەی خۆپارێزیەش دژە بە گروپ و کۆبوونەوە و قەرەباڵقی و ئەوانە تەرکیزکردنە لەسەر خۆداڕنین و دابڕان لە کۆبوونەوەی گروپی گەورە و تەنانەت بچووکیش. ئێمە بۆ ئەوە کارمەندانی تەندروستیمان هەن کارمیلاکی خۆمان و لەوێ دەوامەکەن بەردەوام ئەو بەڕێزانە هەوڵەدەن ئەو ڕێکارانە جێبەجێ بکەن و ئەو چالاکیانەش ئەنجام نەدرێت کە بنێن هۆی کۆبوونەوەی گروپی سربەیەکاکردن و ئەوانە عادەتەن مناڵان ئەویان زۆرە و بە ساڵاتوانی شوێنەکەیان فراوانە تۆزێ دابڕێنراون لە یەک لەسەر بنەمایی بۆ نمونە لەسەر بنەمای ئەوەی توانای جەستەیی باشە ئەوەی توانای جەستەیی خراپە پەککەوتەیە دوورن لە یەک هۆڵ و مەمەڕی جیاجیان و لەگەڵەوەشە ڕێکارەکانی تری بابەتی دەستشتن و بابەتی بەکارهێنانی هێندێکیانەوانیان نەخۆشن یا ئەوانیان پێویستیانە بەکارهێنانی دەمامک و دەستکێش و بەڵە وازێنان لە چالاکیەکان و ئەمانە و لەگەڵ ئەوەشە ئەو ڕشاندنەی کە ئەو ماوەدانەی کە دژن بە بەکتریا و ڤایرۆس هەم ئێمە خۆمان تیمەکانی خۆمان ئەو کارە ئەنجامەدەن و هەم لەگەڵ بەرگری شارستانی و لیژنەکانی تەندروستی هەماهنگگیمان هەیە دوێنێ لیژنەیەکی خۆپارێزی تەندروستی لەوێ بوون و هەموو ماڵەکانی مناڵان و بە ساڵات چوانیان ڕەشان دەستیان خۆش بێت و ئەم ڕێکارانە بێ بەردەوامیش بن تەواان زۆر باشە بۆ هەم ماڵەکانی مناڵان هەم بە ساڵات بابینستەر مامەڵە کۆمەڵایەتیەکان لەم دۆخەدا قایم خامەدی سلێمانیەوەی بڵاو کردەوە کە خەڵکێکی زۆر مۆڵەت وەرەگرن بۆ ماڵی خەزوریان لەم دۆخی سەردەمی کۆرۆنایەدا دەبێت چۆن مامەڵە یاخۆت سیلێ ڕەحم جێبەجێ بکەین چۆن مناڵ نەچێتەوە بۆ ماڵی باوکی یاخۆت بۆ ماڵی پورجا بۆ ماڵی ئامۆزا چۆن ئەم هاتوچۆیە لە ئێستا ڕاگریم بەڵێ طبعاً مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە یعنی بە سروشتی خۆی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بەرجەستە کردووە بوو پەیوەندی نێوان باوکو و دایک مناڵ و باوکو و دایک و برا و خوشکەکان دوورتر بازنە گەورەکەش باوکو باپیرە و نەنک و ئینجا مام و خاڵ و پور و ئەوانە یعنی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە خۆیان بە سروشت و خی گەورە فیترەتێکی لە ئینسانە خوڵقاندووە ئەم پەیوەندیانە خۆیان ئاسان دروستە بن هەرەوەنە ئینسان کە چاوە کاتەوە ئەزانێ برایەکی هەیە ئیتر جۆرە پەیوەندیەکی لەگەڵ دروستە بێ خوشکێکی هەیە جۆرە پەیوەندیەک دایک و باوک بۆ مناڵ بۆ دایک و باوک و لە کۆمەلگە بۆ کۆمەلگەیەکیش ئاستی پەیوەندیەکان ئەگۆڕێ و ئەم پەیوەندیانەوە ئەم نەریتانەوە ئەم ڕەفتارە کۆمەڵایەتیانەش کاریگەرە بن بە ئاینەکان و لەسەر و هەمویانەوە ئاینە ئاسمانیەکان لەناو هەمووشیانە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر وەسیەتەکە زۆر جەختەکاتەوە فەرمانمان پێەکە بە بەجێهێنانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پاراستنیان و بەجێهێنانی سیلەی ڕەحم هەموو ئەوانە بەڕاستی واز لەهێنانیان کارێکی قورسە لەم دۆخە تۆ پێ ئەڵێ واز لە هەموو پەیوەندی کۆمەڵایەتەکان بێنە واز تەنانەت لە تەوقە و سەلام و ماچ و باوەش بەیەکاکردن کە ئەمە پێویستی ئینسانە یعنی هیچ کەس ناتوانێت خۆی خاڵی کاتەوە لەم غەریزەیە با تەنها بازنەکە بچووکە بێتەوە یعنی هەیە مەسەلەن لەگەڵ پور و خاڵ و پورزا و خاڵۆزا و ئەوانەکەشی پەیوەندی گەرم و گوڕی هەیە کەمتر نزیکتر هەیە لەگەڵ خوشک و براکانی خۆ بەلای کەمەوە لە ناو خێزانەکە ئەمانە هەیە بۆیە ئێستا کاتێ ڕێنماییەکان داوامان لێەکەن کە واز لەم پەیوەندیانە بێنین ئینسانەکەوێتە ناو دۆخێکە و کە زۆر قورسە هەرسکردنی هەزمکردنی بەڵام کاتێگەریەکەمان لە خۆمان پرسین ئەم ڕێکارانە بۆچی ئەم خۆپارێزیە بۆچی لە پێناو سەلامەتی ئینسانە چکە گەر ئینسان سەلامەت نەبوو تەندروستیەکەی نەما ئەو سایمە چینە دۆخێکەوە نەک بیرمان لای پەیوەندی کۆمەڵایەتیەکان تەنانەت ئەوسا تەنها بیرت لای جەستە و سەلامەتی خۆتە ئیشەڵا خوای گەورە هەرێمی کوردستانی پاراستەوە گەلانی دنیا پارێزێلەوە تەماشای سین و ئێران و ئیتالیا بکەین لەوێ کاتێکە مردووان ژماری مردووان بە هەزارانن ئەوسا خەڵک بە تەواوەتیەکەوێتە ناو ئەو مەترسیەی کە بە تەواوەتی قەناعەت بەوەیەنێ کە وازێنان لەو پەیوەندی کۆمەڵایەتیانە لە قازانجێتی و لە بەرژەوەندیەتی چونکە سەلامەتی ئینسان گیانی ئینسان پێش هەر شتێکی ترە لەم ڕوانگەیەوەیە کە ئینسان ئەکەوێتە نێوان اختیاری عەقڵەوە بژاردەی عەقڵەوە کامیان بەردەوامی پێ بدە
بێگومان ئەمەیان کە خۆپارێزیە و هەڵبژاردننی سەلامەتیە و جێبەجێکردنی ڕێکارەکانە ومانەوەیە لە ماڵەوە با قورسیش بێ چکە نەتیجەکە ئینسانێکی سەلامەت خێزانێکی سەلامەت کۆمەڵگەیەکی سەلامەتوانە بێ ئەو سا ئێمە کاتێ ئەم قۆناغەمان تێپەڕان ئەتوانین بگەڕێنەوە بارودۆخەکەی پێش قەیران و گیر و گرفت و نەخۆشیەکە و درێژە بە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان لە ڕۆم مرۆییەکەەوە ماسامەر پێکمان ئێستا چ پیاوان چ ئافرەتان لە ماڵەوەن ئەوەی فەرمانبەرەوەی یاخود فەرمانبەر نییە چۆن گرنگی بەو کاتە زێڕینە بدرێ لە ڕۆم مرۆییەکەیەوە بۆ گەشە پێدانی چ پەیوەندی خێزانی چ پەیوەندی شخصی و تاکی بۆی کە هاتە دەرەوە لە ماڵەکەی هاتە دەرەوە وەساکە چاک بوو دوجا مرۆڤێکی تر بێتەوە پێش کۆڕۆنا بەڕاستی ئەم نەخۆشی کۆرۆنا زۆر شت کە ئێمە بیرمان چوبوونەوە لە ڕوانگەی وەڵامی پرسیارەکەی جەنابتەوە کە بایەخیان چەند گەورەیە ئێستا ئێمە چوونە دۆخێکەوە کە تێگەین ئەوانە بایەخی گەورەیان هەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاتێ بەشێکیان کاتێ بنە ڕۆتین لامان ئاساییە بنەوە بەڵام ئێستا کاتێ لە دەستیە دەین ناتوانانی تۆ سەردان بکەی ناتوانانی خەڵک ببینی تەنانەت من و تۆ ئێستا کەچینەوە بۆ ماڵەوە ڕێگە نادەی مناڵەکانمان یەکسەر باشمان پیاکەن نیە ناچاری وازی لێبێنی ڕۆڵە تورکەوەرەوە تاچی دەسە شوی تاچی دەموچاوێگە شویت و ئەوانە ئەمە نیعمەتێکی گەورەیە کە خوای گەورە پێی بەخشیوین ئەوە یەک لە باشەکانی ئەم بارودۆخەیە کە تێمانەگەیەنێ ئینسانە خاتە بیرکردنەوەیکی قوڵەوە لەگەڵ خۆیان کە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە نیعمەتێکی گەورەن و ئینسان خۆشببختە کاتێ برای هەیە خوشکی هەیە باوکی هەیە باپیرەی هەیە پورزا و خاڵەزەکانی هەیە هاوڕێی هەیە قەدرێکی گەورەی لا دروسە بێ چونکە ئێستا کە لە دەستی داوە کە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەرجەستە نابن تێگا لەم بایەخە گەورە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم دەرفەتانێکی زۆر کە ئێمە لە دەستمان داون ئەکرێ لێرە قەرەبووی کەینەوە چونکە ئینسان پێویستی بە تەنهایی هەیە پێویستی بە بیرکردنەوە هەیە و ئەوەش لە کاتی تەنهاییە ئەو بیرکردنەوە قوڵانە دروستە بن و تۆ پێویستت بە وەستانێک هەیە کە بیر لە کارەکانت بکەینەوە بیر لە ڕابردووت بکەیتەوە بیر لە تەنانەت پەیوەندیەکانی شت بکەیتەوە مەسەڵەن تۆ خەڵک هەبووە خزم هەبووە دەرفەتی زۆر هەبووە سەردان بکەی بەسەر بکەیتەوە هەواڵی بپرسی سەردانی نەخۆشەکەیان بکەی ئێستا کاتیشت هەیە ئەوە ناکەی بۆیە هەموو ئەوەی کە پەیوەندی بە ئینسان و چالاکیەکانی ئینسان و کاری ئینسان و پیشەی ئینسانەوەیە ئەم خۆ قەتیسکردنە لە ماڵەوە و مانەوەمان لە ماڵەوە و ئەکاکە بیرکەینەوە لەوەی کە بیرکردنەوەیکی قوڵ لەوەی ئەوانە هەموو باشتر دابڕێژینەوە پاشان خاڵێکی ترەوەیەکە ئەم دەرفەتانە سوود لێوەرگرین بۆ خوێندنەوە بۆ وەرزش بۆ تێڕامان لە ژیانی خێزانیمان چونکە ئێمە لە هەمومان لەگەڵ خێزانەکانمانە پێکەوە ئەمێنینەوە هاوڵاتیان هەمومان بۆیە ئەم سێ بوارە زۆر زۆر گرنگە تێڕامان لە ژیانی تایبەتی خۆمان لە پەیوەندیەکانمان لە کاروبارمان لە پیشەکەمان تێفکرین و بەرنامەدانان بۆ ئایندە دووەم بوونی کاتێکی زۆر بۆ خوێندنەوە کە بەڕاستی یارمەتی ئینسانەدا بۆ زۆر شت سێمیش تێفکرین لە پەیوەندیەکانی ناوخێزان و ئەو گیر و گرفتانەی هەن دەرفەتێکی زۆر هەیە بۆ کاتیکەمان ماوە سەسەلار ببوورە شتێک کە زۆر زۆر گرنگە ناسینی خێزانەکەی خۆتە دەرفەتە چونکە ئیجباریان لە ماڵەوەی تەمان دەشتی جیاواز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکەنەوەی یەکێک دەڵێ ئەم باڵکۆنەمان زۆر خۆشەوەی مە هەورەبانیشمان هەیە خۆزانڵەکەمان سێشمەکە شتی زۆر دەڵێن یاڵێ تەنان بیستم ئەمە کە زۆر بەلامەوە سەرنج ڕاکێش بوو دەیوت وەڵاهی خێزانم ناسیە ماوەیە زۆر ئافرەتێکی چاکە ینی ئەمە وای کردووە کە پێشتر ئێمە بۆمان دەرکەوێت هێندە سەرقاڵین بە کار و دەوامەوە لە دەرەوە هێندە دەرفەتمان نەبووە بۆ ماڵەوە بۆ ماڵ و منداڵەکەمان چ ئافرەتێکی فەرمانبەر بوو بێت بۆ مێردەکەی و منداڵەکە یاخود بپێچوانەوە پیاوەکە بێت ئەم دەرفەتە چۆن لە یەک بینەوە بۆی کە منداڵەکەمان 10 ساڵەکە تەمەنی 15 ساڵە من 10 ساڵە فەرمانبەرم دەرفەتم نەبوو لەگەڵ یا دانیشم ئێستا لەم دەرفەتەیە فرسەتە کە باش یەکتر بناسین لە ماڵەوە جیاواز لەو ناسینانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکە وەکو تەنز باز دەکرێت تەواو زۆر زۆر گرنگە بەتایبەت دەرفەتێکی زۆر باشە بۆ باوکو و دایک سەبارەت بە پەروەردەی مناڵەکانیان و لەو ماوە توانێت تێبگالەوەی هەڵسوگۆتی مناڵەکەی چۆنە ڕەفتارەکانی چۆنە
چ خویەکی خراپ هەیە چ خویەکی باش هەیە چۆن خۆ خراپەکان وا بکات کە وازی لێبێنن چۆن خوا باشەکان وا بکات پەرەی پێ بدەن و بەهرە تەنان جاری وایە تۆ بەهرەکانیشی تیا دۆزیتەوە ئەمانە هەمووی کاتی باشیان پێویستە پێشتر دەرفەت نەبووە ئێستا دەرفەت هەیە طبعاً ئەم دۆخی کە ئێستا هەیە لە هەموو لە زۆرینەی وڵاتانی دنیا لەو سەر و سەد وڵات دۆخی لەم جۆرەیان هەیە کە هەرێمی کوردستان هەیەتی لەوەچێ لە دوای ئەم دۆخەوە هیچ شتێک وەک پێشتری خۆی نەبێت لەوەچێ ئێمە هێندێ نەری توی هێندە پەیوەندی کۆمەڵایەتی زیادەمان هەبێ یا ڕۆچوونی زۆرمان هەبێ ئەم دۆخەتی گەیان دەبین کە بەڕاستی بەبێ ئەوانەش ژیان ئەکرێ و بەردەوامە بۆ نمونە بابەتی پرسە بابەتێکی زۆر زۆر گرنگە وابەستەیە بە هەر هەمومان و ئەو کەسانی کە کەسێک لەدەسەدەن دڵخۆشە بن یا ئارامە بنەوە کاتێک کەسە نزیکەکان و خزمان و هاوڵاتیان سەردانیانەکەن بەڵام زیادەڕەوەیەکی زۆر هەبوو لە پرسا لە هەرێمی کوردستانە یعنی تۆ بۆ پرسەی کەسێک کە زۆر نزیکت نییە لە دهۆکەوە چۆنیت بۆ هەڵەبجەی شەهید چۆنەچی بۆ گەرمیان لە هەولێرەوە بۆ سلێمانی تەنها بۆ پرسەیەک ئەمانە ئەکرێ بە پەیوەندێکی تەلەفۆنی بەنامەیەک لە یەکتری خۆش بین یعنی ئێمە تەماشاکەین لە دۆخێکا بووین تەنانەت خزمە نزیکەکانیش نهاتن بۆ پرسە بۆ لامان کەچی ژیان هەر بەردەوام بوو زۆر باش ئەی بۆ لە یەک خۆش نەبین کاتێک کەسێک کە نەیتوانی و بۆی نەکرا و دەرفەتی نەبوو سەردانمان کا لە دۆخێکی تایبەتە یا ڕێگەیەکی کەی هەڵبژار بەبێ بینینی ڕاستە و خۆ لەوە بگرە تا هەموو ئەو بابەتانی پەیوەندی بە ئینسانەوە هەیە بە دڵنیاییەوە لە دوای ئەم دۆخە جیاوازە ماسام هەرچەند کاتمانیش نەماوە بەڵام ئەم پرسیارە بە گرنگەزان بوورە جەلال تەواوی کرد ینی وەکو جەلال باسی کرد لە تۆڕە کۆمەڵاتیەکان زۆر شت باس کرد بەس من ئەمەوێت دیوە سلبیەکە بڵێم ینی لە ڕووی کۆمەڵاتی و تا چەند سلبیاتیە مەسەلەن پیاوێکە بینی مەسەلەن قسە بە ئافرەت ئەڵێ منی کوشت ئەوەنە لە ماڵەوە کەرەنتینە کراوم ینی قسەی بەرز و نزمە بین لە گرفتەکانیش دروست دەبن گرفتەکانیش دوجار دروستە بێ ینی ڕووکاری سلبیاتی خێزان دێتەوە ناو مجتەمع جارێکی تر ئەو بەرکەوتنە سلبیانی کە لە نێوان خێزانەکانە دروستە بێ بێگومان هەموو خێزانێک بەرکەوتنی سلبیان تیا دروستە بێت جارێکی تر تەختیا کرێتەوە بۆ مجتەمع تا چەند ئەمە پێویستە ڕەچایەوە بکرێن هەموو شتێک پەخش نەکرێت بەڵێ طبعاً قسەکردن لەسەرەوەی کە لە سۆشیال میدیا هەیە بەڕاستی کاتی زۆری ئەوێ و بابەتێکی قوڵە و سۆشیال میدیای ئێستا هەموو ژیانمانی بە جۆرێکتر داڕشتۆتەوە و ئەوەی کە من و تۆ جاران ئەگەر بمان ویستایە بیرروڕایەکی خۆمان دەربڕین لە ڕۆژنامەیەک ئەبوو جارێ وتارەکە بنووسین پاگنووسیکەین پیاچینەوە یاخود چاڵەتی بۆ وەرگین بینێرە و بۆ ڕۆژنامە و دەی فلتەرەکانە بڕێ و سەر و تا چاپە بێت یعنی بەلای کەمەوە مەجموعەیە فلتەریە بڕی بەس ئێستا هیچ کەسێک نییە لە بێژنگدانێک هەبێ بۆ بیرروڕاکانی هەر کەسە لە ماڵی خۆمانەوە بە ئاسانی ئەمە لێکەوتەی ئەم دنیا تازەیە کە سەردەمی تەقینەوەی زانیاریەکانەوە سۆشیال میدیا بە دوای خۆیان هێناوێت ئەوە یەک دوام خودی ئەو تێڕوانینە هەڵە و بەکەم سیرکردانەی هێندێ گروپ لە ناو خەڵکە لە کۆمەلگا هەیە یعنی ئەوەی ئێستا تەنها دۆخێک هاتوۆتە پێش بۆی باشتر خۆی نمایشکە یعنی تێڕوانینی ئینسانی کورد بۆ ئافرەت بەڕاستی لە ئاستی پێویستان نییە نە ئەوەی کە خوای گەورە لە قورئان و لە دەقە شەریعەکانە لێمان داوا کە تێڕوانینێکی ئاست بەرز و مرۆڤانەمان هەبێ بۆ ژنان بۆ ئافرەتان بۆ ڕەگەزی مێن نە لەو ئاستایە نە لەو ئاستایە کە عەقڵی ئینسان سروشتی تەندروستی ئینسان پێیگەشتووە و نە لەو ئاستایە کە زانستەکانی بواری کۆمەڵناسی و دەروونناسی و ئەوانی پەیوەندیان بە مرۆڤەوە هەیە لێمان داواکە بەڵام لەم دۆخە لەوچە باشتر خۆی نمایشکە ئەو تێڕوانینە کەمە بۆ ژنان بۆ ڕەگەزی مێ لەلایەن پیاوانەوە یاخود جاری واشەیە هەرەوە نییە بۆ خزمان مەسەن لەو ڕۆژانە بابەتی ئەوەی کە کەسێگەیەچێ بۆ ماڵە خەزورانی بووە گاڵتە و گەپ و یعنی ئەمە خۆی لە کۆمەلگا هەیە تەنها لێرە خۆی نمایش کرد بۆیە ئەم تێڕوانینە هەڵانە خراپە بە ناوی نوکتەوە ڕەواجیان پێ بدرێ و بێ و کەسانی کە وشیارن باگان زۆر بەوریایەوە مامەڵە لەگەڵ ئەما بکەن و بەداخەوە ئەو خەڵکانەی کە عاقلانە بیرەکەنەوە و بیر و بۆچوونی تەندروستیان هەیە بۆ ژیان بۆ پەیوەندیەکان بۆ ئینسانەکان بۆ ڕەگەزەکان وەکو پێویست قسە ناکەن یاخود کە قسەکان قسەکانیان ئەو کاریگەریە خێرایی نییە چکە ئەو کەسانی کە لەسەر زمانی نوکتە قسەکەن نابەرپرسانە قسەکەن بۆیە خەڵکانی خوێنەوە بەرپرسانە قسەکەن بە میکانیزم و سیغەیەک دەریە بڕن کە
ئاسان ناگوازرێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز زۆر مەراد سپاس لاگۆلپی بۆ بەڕێوەری گشتی گەشەپێدان و کاروباری کۆمەڵاتی لە سلێمانی سپاس. زۆر سپاس. بینەرانی عزیز دیارە تەوەری سێمی بەرنامەکەمان وەک ئاماژەمان پێ کرد قسەکردنە لەسەر دۆخی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە و چۆن پارێزگاری لە بەرکەوتوانی چەکی کیمیایی بکەین کە دیارە ئەوانەش دۆخێکی تایبەت بە خۆیان هەیە و پێویستە هەموو لایەک زۆر بە چاوکراوایی ئاگامان لێیان بێت. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش لە هەڵەبجەوە میوانێکمان دەبێت کە ویش بەڕێز دکتۆر جیهاد ئیبراهیم پزیشکی هەنایی و هەروە ئەندامی و تیمانەیە کە لەوێ ڕوبەڕووی کۆرۆنا دەبنەوە. دکتۆر سڵاوی خوارد لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین بابینە سەر بەرکەوتوانی چەکی کیمیایی لەم کاتەیە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ بەرکەوتوانی چەکی کیمیاییدا بکەین. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوەی بەڕێز سڵاو لە بینەرانتان بەیانتان باش بە هیوای لە ساقی و تەندروستی بۆ هەموو بیرەیەکی بەڕێز لە هەر شوێنێک بێت و هەر کەسێکی کوردزبان بە تایبەتی بەڕێزان دیارم حاڵەتی کەتی کەوتوین حاڵەتێکی تایبەتە و ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکە بەداخەوە پەتایە کە هەموو جیهانی گرتوێتەوە و ڕووی لە وڵاتی خۆشمان کردووە ماوەیەکە. ئەوەی جەنابەت دەفەرمی بەرکەوتوانی چێکی کیمیایی لە ڕووی تەندروستیەوە کەسێکی تایبەتن و کۆئەندامی بەرگری لەشیان وەکو کەسێکی ئاسایی نییە. لەبەرەوە ئەبێ زیاد لە کەسێکی ئاسایی کە ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەموو کەسێک خەتەری هەیە لە سەرجان ئەوان زیاد لە کەسێکی ئاسایی پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان و زۆرتر بڵێن تاکید بکرێتەوە لەسەر ئەوەی کە ئەوان پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان و چاودێری تەندروستی خۆیان بکەن و لە لیوی پزیشکیشەوە چاودێریان بکرێت. دکتۆر ئەمەوێت بزانم بەڕێستان بە حکمیەوەی لە هەڵەبجەن ئامارەکانی توشبوو لە هەڵەبجە چەنە ئایا تۆمار کراوە تاوەکو ئێستا لە هەڵەبجە؟ بەڵێ تا تۆزێک پێشەوەی کە من بیامە خزمەتی ئەوەی بەڕێز ئامارەکان بەم شێوەیە بوو. ئێمە بڵێن لەسەر چەند ئاستێک وەکو دیوی تەندروستی ئیشمان کردووە لە دیوی کەرەنتینە و دابڕی تەندروستی تا ئێستاکێ ئێمە دوو کەرەنتینەمان هەبوو کەرەنتینەی ئوتێل هەڵەبجە پاڵاس و کەرەنتینەی هەورامان لە نەخۆشخانەی بیارە. تا ئێستاکێ نزیکی 230 تا بڵێن 232 کەس لەوێ میوان بوون و سواز بەخوای گەورە تەنها 28 کەسمان ماوە لەو دوو شوێنە بوون ئەوەی هەڵەبجە پاڵاس داخراوەوە ئێستا تەنها ئەوەی هەورامان ماوە 28 کەسی لە ماوە ئەوانی تر هەمویان پشکنی تەندروستیان بۆ کرا و پاش دڵنیابوونەوە لە حاڵەتی تەندروستیان و نێگەتیڤ بوونی یاخود پاکی فەحسەکانیان دەرکراون. ئەوە دیوی کەرەنتینە و ئەوانەی کە دابڕی تەندروستیان بۆ کراوە و لە دیوی نەخۆشخانەش ئێمە چ لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە و چ ئێستا بنکەیەکی 24 کاتژمێریمان هەیە بۆ بڵێن ئەو کەسانی کە مشکلەی کۆندامی هەناسەیان هەیە جیامان کردوونەتەوە لە خەڵکی ئاسایی بۆ ئەوەی کە حاڵەتی کۆرۆنا بە ئاسانی بەسەرماناتیانە پەڕێ و خزمەتێکی زیاتری هاوڵاتیان بکرێ. تا ئێستاکێ بڕێکی زۆر وەکو نەخۆش بینراوە و چەند کەسێکیش کە گومانی حاڵەتەکەیان لێکرابێ تا ئێستا کە قسە لەگەڵ ئێواکەم سوپاس بۆخوا زۆربیان فەحسەکەمان بۆ کردوون بە سوپاسەوە لە سلێمانی فەحسی ڤایرۆسی کۆرۆنیان بۆ کراوە و هەمویان نێگەتیڤ بوون. تەنها یەک کەس هاوڵاتێکی خۆشەویستی شارۆچکەی تەوێڵە ئەوە لە ئێرانەوە گەڕابوویەوە لە کەرنتینەکانی سلەیمانی و بەداخەوە حاڵەتەکەی هەیە بەڵام تا ئێستاکێ باری تەندروستی خزم و کەسەکانی کە سوپاسیانەکەین زۆر هاوکارمان بوون ئەلحەمدوللا ئەوانیش نێگەتیڤن. ئەو کەسە کە عەرزمکردن ئێستا بە سوپاسەوە لە سلێمانی چاودێری تەندروستیەکرێ و دوێنێ هەواڵمان پرسی ئەویش سوپاس بەخوا باشە. بۆ هیوای کە هیچ حاڵەتێک تۆمار نەکرێت لە پارێزگای هەڵەبجە. دکتۆر ئەمێ بزانم بۆچی نیشانەکانی توشبوون بە کۆرۆنا لە سەرەتای نەخۆشیەکەیە یاخود توشبووەکە دەرناکەوێت هۆکار چییە کە دەرناکەوێت؟ دەوترێت 10 ڕۆژە تووشی ڤایرۆسەکە بۆ بەڵام هیچ نیشانەیەکی توشبووی تیا دەرنەکەوتووە. بەڵێ حەزەکەم لێرە ئاماژە بە چەند ڕاستیکی زانستی بکەم بۆ ئەوەی بینەرانی خۆشەویست و جەنابتان ئاگادار بن لەو بابەتە. یەکەمین شت هەموو پەتایەکی وەرزی ئەگونجێ بۆ نمونە ئەگەر 100 کەس تووشی پەتای وەرزی ببن
30 کەسیان کۆرۆنای هەبێ و تێپەڕێ بەبێ ئەوەی بەخۆی بزانێ و چاک بوو بێتەوە یعنی کۆرۆنا هەر هەبووە و ئەمەی ئێستا کە هەیە تونترە و بازدانێکی جەنێتیکی تایە ڕوویا و ئەکونجێ تونتر بێ و کوژەرتر بێ لەبەرەوە بۆی هاوڵاتیان بزانن و بە دیوێکا گەشتبین بین بە حاڵەتەکە و ئەو کەسانەشی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبن ئەگونجێ لە 100 لە جۆری سووک بێت کەستەکە تەنها وەکو هەڵامەتی احتیادی یاخود هیچ عرازێکی نەبێ بیگرێت و چاک بێتەوە تەنها لە 120 ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبن ئەگونجێ لە جۆری مامناوەند و توند بێ و ئەوەشی کە توندە ئەگونجێ زۆر کەم بێ و باز لەوە ئەکرێت لە ڕووی زانستیەوە تەنها لە 102 بێت و ئەوەی جەنابەت ئەفەرموویت لەسەر مەسەلەی نیشانەکان ڤایرۆسی کۆرۆنا ئەگونجێ لەو ڕۆژەی کەسەکە ئیگرێ لێک ڕۆژ بۆ 14 ڕۆژ نیشانەکانی تیا دەرکەوێ یاخود هەر دەرنەکەوێت نیشانەی نەبێ و پۆزتیڤ بێت دکتۆر سروشتی بڵین ڤایرۆسەکەیە سروشتی نەخۆشیەکە و سروشتی ژیانی ڤایرۆسەکەیە زۆر باش ئەوترێت کە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق جۆری سووکە یاخود دەوترێت ئەوەی کە لە عێراقەیە وەکو وڵاتانی تر نییە تا چەند ئەمە لە ڕووی علمی پزیشکیەوە دروستە ئەکرێت کۆرۆنای ئێران جیاوازتر بێت لە کۆرۆنای عێراق و هەرێمی کوردستان یاخود ئەوەی لە چین هەیە بەڵێ براگیان بۆ ئەوەی کە ئەمەش ڕوونکردنەوەیکی زیاتر بێت ئەبێت بڵێ پشت بە سەرچاوەزانستیەکان ببەستین یەکەمین شت بە هەر ڤایرۆسەکە خۆی ئەم جارە شتێکی تازەیە ناتوانین بەڕاستی شتێکی مطلقی زانستی بڵین بە تەکید ئەمە وایە ئەو جینەی وایە ئەو جینەی وایە بەڵام ئەتوانین بە شێوەیەکی سەرەکی بڵین ئەمەی ئەم جارە کوژەرترە تونترە بەڵام شتێک هەیە کە ینی ئەبێ هاوڵاتیانی خۆشەویست بیزانن کە دوای ئەگونجێ لە بڵێن ڕێنمایەکانە زیاتر باسی بکەین ئێمە دوو هەفتەی ڕابردوو یا نزیک لە مانگی ڕابردوو تەنها کەرەنتینەکان بۆمان مهم بوو کەرەنتینەکان بۆچی مهم بوو لەبەر ئەوەی کە گومان ئەکرا تەنها و کەسانی کە لە کەرەنتینەکان بڵین لە ئەو وڵاتانی کە ڤایرۆسی کۆرۆنای گەڕاونەتەوە دابڕی تەندروستی کراون ئەگونجێ ئەوان بڵین هەڵگیری ڤایرۆسەکە بن و نیشانەکانیان تیا دەرکەوێت و سواز بخوا ئەوانەشی کە تیا بوون زۆرینیان لە جۆری سووک بوو و بڕێکی زۆر کەمیان لە جۆری تون بوو ئەتوانین بڵین یا هەر نەبوو یا هەر زۆر کەم بوو بەڵام بۆ ئێستا و ئەم دوو هەفتە کە تیاین ئەگونجێ مایەکیش بخایەنێ ئەگونجێت مەسەلەی بڵین کەرەنتین و دابڕی تەندروستی تەواو بوو بێ بەڵام ئێستا ئەگونجێ لە ناو خەڵکا هەبێ کە لە ناو خەڵکا هەبوو ئەگونجێت هەموو کەس توش ببێ و ئەو کەسانی کە ئەندامی بەرگریان لاوازە بۆ نمونە کەسێک تەمەنی لە 6 ساڵ زیاترە کەسێک کە بڵین گەنجە و ئەندامی بەرگری لاوازە بۆ نمونە نەخۆشیێکی درێژخایەنی هەیە لەسەر چارەسەری کیمیاییە کەسێکە کە ئەندامێکی لەشتی بۆ چێنراوە مەسەڵەن گورچیلەی بۆ چێنراوە دڵی بۆ چێنراوە سەنسیەکانی بۆ چێنراوە و کۆمەڵە عیلاجی تایبەت هەیە کە ئەندامی بەرگری لاواز ئەکات ئەو حاڵەتانی هەبێ ئەگەر ئەم کەسە خوانەکە توشتی ڤایرۆسی کۆرۆنا ببێ لەبەر ئەوەی کە ئەندامی بەرگری لاوازە بە توندی ئەیگرێ لەبەرەوە شەڕی ئێمە شەڕی تەندروستی شەڕی لیژنەی کۆرۆنا بۆیە زۆر ئەوتری ئەم دوو هەفتەیە مهمە ئەمە بڵین وەڵامێکیشە بۆ پرسیارەکەی جەنابەت ئەگەر خوانەکە کەسێک ئەندامی بەرگری لاواز بێ وەکو مامۆستا بەڕێز ئاینیەکەی سلەیمانی بە توندی ئەیگرێ زۆر باشە دکتۆر بە حکمیەوەی پارێزگای هەڵەبجە بە شێوەیەک لە شێوەکان هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران کە بەرکەوتوویەکی توژوویەکی زۆر هەیە بێگومانیش خەڵکێکی زۆر هاتوچۆی هەیە لەگەڵ ئێران و دێنە ئەمدی و ئەسنەودی و دەژوترێت ڕێگەی قاچاقیش بێگومان ڕێگەی لێ ناگیرێت تا چەند ئەمە کاریگەری سلبی لەسەر توژبوونی هاوڵاتیانی ناوچەکە دروست کردووە یاخود کەرەنتینەکان بامان شێوانەی کە کەرەنتینە نەکراون یان ئەوانەی کەرەنتینە کراون مەترسی توژبوون و بڵاوبوونەوە لە بەتایبەت لە پارێزگاکە دروست ناکات؟ براگیان ئێمە هەر لە سەرەتای بڵین توژبوونی بڵین بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دەستپێکردنی حملەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بەسپاسەوە لە جەنابی پارێزگاری هەڵەبجە جێگرەکەی قایمقامیەت هەموو هێزە ئەمنیەکان و تیمی تەندروستی لە بەڕێز بەڕێوەبەری گشتی و هەتا کارگوزارێک هەمومان تەنها لە پێناو ئەو بڵین ئەو مەبەستە یاخود ئەو ئامانجە ئیشمان کردووە کە کەمترین خوانەکە کەس توش ببێەوە بە کەمترین زیان لێ دەرچین بەڵێ ئەوکو جەناب دەفەرمی هەڵەبجە سنوورە
بەڵام بەسپاسەوە بۆ هێزە ئەمنیەکان بۆ وحدەی ئیداری بۆ تیمی تەندروستی زۆرترین هەوڵ درراوە بۆ ئەوەی کە کەسێک ئەگەڕێتەوە لە دەرەوە تێکەڵی خەڵک نەکا لە کەرنتینەکان دابڕێ یاخوانەکە ئەگەر تووشی هەرج مشکلێکی تەندروستی بوو بە زووترین کات سەردانی مەڵبەند و نەخۆشخانەکان بکا بۆ ئەوەی کە ڕێکاری تەندروستی بەرامبەر بگیرێتە بەر و تا ئێستا سواسی هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە ئەەکەم ئەتوانین بڵین پابندبوونێکی باشیان هەیە بە ڕێنمایە تەندروستیەکان و بە ڕێنمایی ئەمنیەکان بەڵام من هەمیشا وەکو تەندروستی ئەبێ بڵم تموحم زیاترە بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر پابند ببن و ئینشاءالله بە کەمترین زیان لە پەتای کۆرۆنا دەرچین. بەڵێ دکتۆر جیات نەخۆشخانەیەکە لە شاری هەڵەبجە بە ناوی نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی تا چەند ئێوە دەتوانن سوودی لێ ببینن بۆ بەرکەوتوان یاخود توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا؟ بەڵێ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی دیارە بڵین لە سەرەتا من بە خێرای ئاماژەیەکم پێکرد بەس بۆی زیاتر ڕوونی کەمەوە. ئێستا نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە چەند بەشێک پێگاتوە. ئێمە هەر لە سەرەتای بڵین هەڵمەتی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا مەڵبەندێکی 24 کاتژمێریمان کردوێتەوە بۆ هەر کەسێکە بڵین کێشەی و ئەندامی هەناسەی هەیە، کۆکەی هەیە، هەناسەی توندە، تای هەیە، یا هەر شتێکی کە بڵین تایبەت بێ بە ئەندامی هەناسەوە ئەبێ سەردانی بڵین نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە نەکات بەڵکو سەردانی مەڵبەندی 24 کاتژمێری هەناسە بکات لە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە. واروە هەر لە نەخۆشخانەی کیمیاباران ئێمە بڵین قاوشمان هەیە و بەشی چاودێری وردیشمان هەیە تایبەت بە بڵین پەتای کۆرۆنا. ئەتوانم بڵێم کە زۆرترین ئێستا خزمەتگوزاری تەندروستی تایبەت بە پەتای کۆرۆنا لە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە ئەکرێت. دکتۆر لە ڕووی پێداویستیە پزیشکی و خۆپارێزیەکانەوە تا چەند پارێزگای هەڵەبجە پێداویستی پزیشکی تەواوەتی لەبەردەستدا بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، حاڵتان باشە لەو ڕۆوە؟ تا ئەم بڵین ساتی کە من قسە لەگەڵ جەنابتان ناکەم سوپاس بخوا باشە شکر، ینی ئەتوانین بڵین باشە و تا ئێستا هیچ مشکلەیەکمان نییە. بەڵام مشکلی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیە تۆ نازانی تا چێنێک ئەخایانەیە تا پێشبینی بکەی، بەڵام تا ئەم دقیقە من قسە لەگەڵ جەنابتان ناکەم سوپاس بخوا باشە. زۆر باشە دکتۆر جیات، بێگومان ژینگەش ڕۆڵێکی سەرەکی هەیە بۆ حاڵەتەکانی نەخۆشی مرۆڤ، بەتایبەت ڤایرۆسی کۆرۆنا زۆرتر لەو کەسانەوە نزیکە کە بەرگری لەشیان لاوازە. تا چەند ژینگەی پارێزگای هەڵەبجە کاریگەری لەسەر تۆمارنەکردنی و توش نەبوونی هاوڵاتیانی و پارێزگای دروست کردووە؟ عفوم کەی لە پرسیارەکە تێنەگەشتم، مەبەستە لە ژینگە چ شتێکە ببوورە؟ لە ڕووی ژینگەی هەم کەش و هەوای ناوچەکە، هەم لە ڕووی ژینگەی پیسبوونی ناوچەکە لە ڕووی قەرەباڵغی دانیشتوانەوە. بەڵێ سپاس بخوا هەڵەبجە ژینگەیەکی پاکی هەیە و تا بڵین ئەم ئێستش کە قسەکەین هاوڵاتیان بڵین تا ڕادێکی باش پابند بوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و قەرەباڵغی و ئەوانەیان دروست نەکردووە، چ وەکو هۆشیارێکی تەندروستی چ وەکو ئەو بڵین ڕێنمایانەی کە هێزە ئەمنی و تەندروستیەکان دابەشی ئەەکەن. سپاس بخوا تا ڕادەیەکی باش ئێمە لێ ڕازین، بەڵام هەر دووبارە یەکەمەوە داوای وەکو بڵێ پابندبوونی زیاتر ئەەکەم بۆ ئەوەی دووبارە و چەندبارە ئێڵم بە کەمترین زیان لێ دەرچی. ئەو بڵین حاڵەتێکی تر کە بیڵین بە حکمی ئەو بڵین هۆشیاریە تەندروستی و ئاینی کە هەیە، سواز بخوا مەسەلەی بڵین مەوادی بێهۆشکەر یاخود مادە کحولیەکان کە ئەوانە و ئەندامی بەرگری بڵین دابەزێنێ بە حکمی ئەو ئیلتیزامی ئاینی کە هەیە، ئەوەش کاریگەریەکی ڕاستەخۆی هەیە بە دڵنیاییەوە و وای کردووە کە ئەو کەسەی لەم ناوچە ئەژی وەسپاس بخوا بڵین لە کوردستانی شائەژی کە بەرگریەکی زیاتری هەبێ و ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆناتیە کەمتر بێ لە ڕووی بەرگری. زۆر باشە دکتۆر جیات، وەکو کۆتا پرسیارم بە کورتی سپاس دەکەم. دۆخەکە لە چاو وڵاتانی ئێران، چین، وڵاتانی ئەوروپا کە هەمیشە باسمان لەوە کرد کە تەتەور و گەشەسەندنی زانستی و پزیشکی لە وڵاتانی ئەوروپا
لە ئاستێکە پێناسە ناکرێت بەڵام ئەوەتە بینین حاڵەتەکە لەوێ زۆر خراپترە. دەمەوێت بزانم دۆخی داهاتوی ڤایرۆسی کۆڕۆنا هەرێمی کوردستان بەرەو کوێ ڕوات؟ ئەتوانین بڵین بە زووی کۆنتترۆڵیەکەین؟ وەکو عەرزم کردی ناتوانین شتێکی مطلق بڵێ، بەڵام ئەگەر هاوڵاتیانی بەڕێز هاونیشتیمانانی ئازیز پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان ئینشاءڵڵا بە کەمترین زیان تێی ئەپەڕێنین. لەبەرەوە ڕوئەکەم بینەرانی بەڕێز هاونیشتیمانانی خۆشەویستم تکاکەم پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان بمانبورن ئەگەر بەهۆی ئێمەوە کاکەیەک مامەیەک کەمێک لە ڕزقی کەمی کردبێ مەعیشەت و ژیانی لەسەر شتێک بوو بێ ئێمە لێمان گرتوێتەوە کە ئەوەش لە نەتیجا بۆ مەسلحەتی عامە و بۆ سوودی هەموو لایەکە. تکاکەم پابند من بە ڕێنمایە تەندروستیەکان لە ماڵەکانی خۆتانە بمێننەوە، پابندی تەواو بن بە پاکخۆری بە پاک و تەمیزی دروستنەکردنی قەرەباڵغی تەنها ئێڵێمەوە لە کاتی پێویستە وەرنە دەرەوە و قەرەباڵغی دروست مەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر جیاد ئیبراهیم پزیشکی پسپۆڕی هەناوی لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ دەرفەتەی بە ئێمەدا بە هیوای سەلامەتی گشتلایەک و پارێزگای هەڵەبجە و هەرێمی کوردستانیش. بینەرانی عزیز بەم شێوازەش هاتینە کۆتایی بڕگۆ بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت لە خوای گەورە دەپاڕێنەوە وڵات و خۆمان دوور بخاتەوە لەم بەڵاو موسیبەت و ناخۆشی و نەخۆشی کە ئێستا ڕووی لە وڵاتەکەمان کردووە بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو لایەک تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.